ئەفغانستان و دەوڵەتی تورکی داگیر کرد هێرشێکی بەفراوانی بۆ سەر هەرێمەکانی گەریلا لە باشووری کوردستان دەست پێ کردو و ئامانجی داگیرکردنی هەموو هەرێمی کوردستانە بە هەموو چەکێکی نوێ و تاکتیکی نوێ دژ بە گەریلا شەڕەکە و ئامانجی داگیرکردنی کوردستانە و ئێمەش وەکو گەنجانی وڵاتپارێزی کوردستان لەگەڵ ژنانی گەنجی تێکۆشە هەڵمەتێکمان ڕاگەیان بە ناوی هەڵمەتی جەنگی ئازادی ئاماژمان لەم هەڵمەتە ڕۆشتن بوو بەرەو ئەو سەفەربەری کە کۆمەڵی جوان ڕایگەیاند بوو شانبەشانی گەریلا دژی دایکاری بۆسینەوە بەڵام وەکو ئەبینین هێزێکی زۆری پارتی دیموکراتی کوردستان 2 کیلۆمەتر پێشەوەی بگەنە دێگەڵە هاتوون جێگیر بوون و ڕێگریان لێمە کرد کە ئێمە بڕۆین بەرەو هەرێمەکانی گەریلا ئەما ڕاستیە دەرەخا کە دەوڵەتی تورکیا بە هەبانگی لەگەڵم هێزانی ناوخۆ دەستی بە داگیرکاری کردووە و ئەمانە بەشێکن لە داگیرکاری و ئێمە ڕایەگەێنین بێدەنگی بەرامبەر داگیرکاری خیانەتە و دژی خیانەت هەڵوێست وەرەگرین و ئێمە وەکو گەنجان لێرە ڕناوەستین سەدان ڕێگەی کە ئادۆزینەوە ئەڕۆین بەرەو لە شانبەشانی گەریلا ئەجەنگی دژ بە داگیرکاری تا داگیرکاری هەبێ ئێمەش ناوەستین و شەڕ دژ بە داگیرکاریەکەین بێژی بەرخۆدانی گەریلا بێژی بەرخۆدانە گەریلا بێمرێ